السنوری پارێزگا دۆک بتش 500,000 ئاوار هەناکوو بۆ دەمێ بتش 5 ساڵە نادنەوە کەمپە و دەربەی کەمپە ددۆخەکی مرۆڤی خراپدا دژین و نەهاژی وەکو ئاوارەت بژن ژە هاتنا وەرزی زستانێ دەترسن ژبەر بێسەروبەریا چادرێنوان و نەبوونا پێدڤێن زستانێ معاناتی ما ئیرۆ بووینە سفر ماشەلە ڕۆژ بەڕۆژێ ئەملکێ مدنم نەزی دەکەن چونکو 5 ساڵ ئەمل کەمپەکێ دەدژین ینی سەرانسەری کەمپانە بەس ئەزم هەموو ئەفخالێک هەموو تشتێک بۆ وی خەلکی نایەتەکرد ینی ئیرۆوا بۆ وەرزی زستانێ پێتوی گازەیە پێتوی مەحفیرایە پێتوی سۆپایە ینی ئەف تشتەژی فەیدە مەناکن ئیرۆ تشتێکە مەدویا ژوان حکوومەتا چ یا عراقی چیا کوردستانێ ینی بگەهنە ڕێکهفتنەکێ ئەف خەلک ڤەگەریە ینی ئەف 5 ساڵە ئیرۆ ینی تە حسابکی 2 ساعتە ئەزێش باژارێ خۆی دوورم ئەسنەکارم چمێتێ زستانێ وڵا گازم پێدوینە گەلک چادرێنما بێنە بەدلکرێن ئەو هاریکاری هەر هاریکاریەکە هەبێت ژمارە بێتەکردن شبێت شتێمە گەلێکێن نەخسا و جێتەنگە کەمپیا ئەوە هاریکاریە خەڵکێکی بێکردنەوە گوتی سەحیاتە ئەو گەلک ئینسانی نەخۆشی هەی هەگە کە هەرب نەبێ ئەو نەبێ نەشن خۆ پڕێڤە ببن 312 وحدة سكنية يعني كيف بەرپرسێ ڕاگەهاندنە بۆردەی کاروبارên مرۆڤاتی پارێزگا دۆژیت بێژێت وەکو ئامادەکاری بۆ وەرزی زستانێ وان پلان هەنا ئامادەکاریین زستانی ئەبووە مەرحەلە چادرەهات یادان و کیما گوتی هەندێک پرۆژە کەتینەت کاریدا بۆ هەندێک و کەتینە تەندەریدا کو بهنە ئەنجامدان چێکێنۆڕێکە و ئاڤڕێژە ئەڤژی ئەوەند کو پشپلانێ تندێنە بۆ زستانێ بێنە یا گازێژی بڕاستی هەر ساڵ بەرینها حکومت عراق وقتی گاز فرید که هر خزانه که 200 لیتر گاز دانه برمیل با هر خزانه که و هندک سال دو جاراجی مد داره لیاف سالات شوی برکو نهاده هنارتن و رکراواجی او آماده کاری نبونه بر هویت خودیانه که کمیه یا کم بو ممکنه 40 لیتر هاتنه بالاف کردن سر خزانه که یا کم بو اینها جی ام بنده هنده اینه کو حکومت عراق کو وقتی خودا کو ام جی گلک جا داخوازه جد که چپرکا کمبونه یان فرمی گازی بالاف کرد زۆربەیە هەرە زۆراوان ئاوەرێن شنگالن کۆ پترش 5 ساڵانە ڤیدۆخی خراپدا دژین و داخواز دەکەن یان ژیانەوان یا ئاوەرەیە بەرچاوێتە وەرگرتن یان ژی هەوڵن ڤەگەڕیانەوان بۆ جیهێنوان بێنەدان شێروان خدر کورساد نیوس دناوا کەمپێن ئەوەرەدا